پارتی وێکێتی هەمیشە دروشمی یەکڕێزی نیشتیمانی و نەتەوەیان بەرز کردوتەوە و لە هەر هەلومەرجێکدا کە دێتە پێش بە ماکیاجێکی جوانەوە بەڕووی هاوڵاتیانی دەدەنەوە. بەڵام پشتی پەردەی هەموو یەکڕیزیەکان بەڕای چاودێرانی سیاسی جگە لە خۆڵکردنەچاوی خەڵک و بوونی بەرژەوەندەی حیزبی و شەخسی هیچی دیکەی لێ ناخوێندرێتەوە. یەکێتی و پارتی بەردەوام لە پێناوی پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان و بەشکردنی کێکەکە و بەشکردنی داهاتی هەرێمی کوردستان و بەشکردنی پۆستەکان ڕێکەوتنیان کردو تەنانەت ناو ڕێکەوتنی استراتیژی، بەڵام ئەم ڕێکەوتنە استراتیژیانە هیچیان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبووە و نانتوانیوە بەرژەوەندی باڵەکانی خەڵک دابین کەن و کێشەکانی خەڵکی کوردستان هەم لە ناو خۆ هەم لەگەڵ عێراقی فیدراڵ چارەسەر بکەن. وەکو خۆی ماوەتەوە زەختترین نمونەشیانەوەی ئێستا لە نێوان پارتی وێکێتی دەگوزارێ شەڕە لەسەر دابەشکردنی پۆستەکان و وەرگرتنی پۆستێک کە پۆستەکە خۆی ئامرازە بۆ بەدیهێنانی ئامانجێک کە دەکرا ئەو مشتوم ڕوو شەڕە لەسەر پۆستی سەرۆک کۆمار نەکرێ، سەرۆک کۆمار هەرو خۆی بمێنێتەوە شتی تری زۆر گرنگتر لە پێشمانە کە من پێم وایە دەرەنجامی ئەم شەڕەی کە لەسەر پۆستێکیکەن وای لێ کردو جارێک ترێکێتی و پارتی ئێستا لێک ترازاونەوە هەرێکان بایان نامەیە لەسەر ئەوی تر دەرکا کە کوردستان خۆی لە بارودۆخێکی زۆر سەخت و نالەبارایە، بارودۆخەکە زۆر خراپتر دەبە هەتا ئەگەری دوو ئیدارەیش دەڕوا. ڕۆژنامەنووسێک دەڵێت پارتی وێکێتی لەگەڵ خەڵکیدا ڕاز ناکەن لە پرسی یەکڕیزیدا، ئەوان لە بەغدا و لە هەرێمیش کاتێک کە بەرژەوەندیەکانیان دەکەوێتە مەترسیەوە یەکدی تۆمەتبار دەکەن بەوەی یەکڕیزنەبوونی کورد زیانی گەورە لە کوردستان دەدات، بەڵام کە پۆستەکانیان یەکلایی کردەوە یەکڕیزی دەخرێتە دەفرێکی سارد و بۆ پێشهاتێکی دیکە دەیپێشنەوە. ئەوەتە دەرکەوت کورد بە چەند بەشێکە چێتە بەغا، یەکڕیزە لەگەڵ لایەنەکانی دیکە، بەڵام یەکڕیز نییە لەگەڵ خۆیدا لە پێناو بەدەستێنانی پۆستێک، واتە پۆست بووە هۆی ئەوەی کە ئەمان لێک دابڕێن و لە ڕابردوشدا هەر پۆستەکان و شەریکایەتیان و ڕێکەوتنیان لەگەڵ پۆستەکان و لەسەر پۆستەکان وای کردووە کە ئەمان یەکڕیز بن و ناوی دروشمی یەکڕیز بێ. بۆیە ئەوەی دەوترێت لە ساڵانی ڕابردوو لە ئێستادا لەسەر یەکڕیزی جگە لە درۆیەک هیچی دیکە نەبوو، هەموو شەڕ بوو لەسەر پۆستەکان، شەڕ بوو لەسەر دابەشکردنی پۆستەکان، شەڕی نێوان یەکێتی و پارتی و ئەگەر ئەو هێزانی دیکەش بچنە ئەو ململانەوە شەریکە بن و بەشدارە بن لە ئەو یەکڕیزیە درۆیەنەی کە دەیان ساڵە لە دوای 2003ەوە باسی دەکەن. شەڕی پۆستی ئەوان شەڕی پۆست دەکەن نەک شەڕی یەکڕیزی. ئەوەی کە ئەم جارە ئەوەی ناوی لێدەنرێ لێکترازانی یەکڕیزی ناوماڵی کوردی لە پێناو چییە؟ نە لە پێناو مادی 140، نە لە پێناو موچەیە، نە لە پێناو بودجێ، نە لە پێناو موچەی پێشمەرگەیە، نە لە پێناو دەسەڵاتەکانی هەرێم و نەوت و غازە، لە پێناو هیچ ئەلەمانە نییە، تەنها و تەنها لە پێناوی سندنی پۆستێک و پشکێکی زیاترە بۆ حیزبەکانیان. چاودێران دەڵێن یەکڕیزی کورد نە لە بەغدا و نە لە هەرێم هیچ کات نەبووە و بە دووریشی دەزانن ڕوو بدات، بەڵام ئەوەی دۆخی ئێستای کوردی ئاڵۆستر کردووە هەردوو هێزە دەسەڵاتدارەکەی هەرێم بە دوو ئاراستەی جیاواز و دش بە یەک لە بەغدا هەنگاو دەنێن و هەموو هێزی خۆیان بۆ پچڕینی پشک و بەشی حیزبی چڕ کردوتەوە. دیاریش نییە ئاراستەی ئەم ململانەیە دەرگای چ قەیران و نائارامیەکی سیاسی و ئابووری دیکە بەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دەکاتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.